بەڕێزان ئێستا دەنگمان هەیە ئەزیزانم ئەگەر کەسمان لەگەڵە سپاستانەکەین یارمەتیمان بدەن بەڕێزان بەڕێزان دەنگمان هەیە بەڕێزەکە دەنگمان هەیە زۆر باش مادام دەنگمان هەیە ئینشەڵا سڵاوتان لەبێ بەڕێزان دەستان خۆش بێ سپاس بووی کە لەگەڵمانان ئەمما وایە هەنێ کێشەی فەنیمانە بۆیە ئەوهاش با بڵێین لایڤەکانمان زۆر داوای لێبوردنتان لێکرد بە دووری خۆتان مامبورن لە بەڕاستی زۆر سەرفان بووینە و ئەو کێشە هونەریانی کە هەشمان بووە وەکو ئێستا بینیتان پێشتری لایڤێکمان کردەوە بەڵام لێر بوو نەماتوانین هەڵتا نابین زۆر داوای لێبوردنەکەین ئینشاءڵڵا هەوڵەدەین لەمڕۆ بەدواوە بە شێوەیەکی ڕێکوپێک هەوڵەدەین بەتایبەت لە هیچی نۆ بەدواوە هەوڵەدەین ڕۆژانە لایڤمان بەڵام لەم هەفتەیەش کە ماوە بۆمانچنەوە هەوڵەدەین دوو تاسێ لە ئەڵڵا بەپێی کات و بەپێی ئەو مەجالێک ئینشاءڵڵا لە غەیری ئەوەش ئینشاءڵڵا هەوڵەدەین ئێمە لەگەڵتان نابین بە بەردەوام بۆ ئەوەی باشترین هەڵبژاردن بکەن و ئەم ماوەیەش ڕەنگە لە کەناڵیش و لە ئینستاگرامیش نەماتوانین بکەین بۆیە داوای لێبوردنمان هەیە ئینشاءڵڵا مقەدەر نەبێ بەردەوام بین لەگەڵتانە و بە شێوازێک لە شێوازەکان هەوڵەدەین زیاتر خزمەتتان لە کاکە سەهەندەوە دەست پێ بکەین سوپاس بۆ کاک بەهزاد و بۆ کاک هەریات کە لەگەڵمان بوون و بۆ دانەس کە سڵاوی ناردۆ سوپاسەکەین سەهەند ئەڵێ بە مەعەدلی تەقریب 94 بەشی چارەسەری سوشی باشترە خۆشتریان پەرستاری وەڵاهی ئەزیزەکەم بە 94 من پێتەڵێم حتمما پەرستاریەکە باشترە چارەسەری سروشتێکە 90 هەبێ 80 هەبێ ئەوانت هەبێ باشترە بەڵام بۆ ئەوەیان پەرستارەکە باشترە لە چارەسەرەکە کاکە بەهزاد ئەڵێ 82 لە دۆک چی باشە یان بچمە چی بەشێک وەڵاهی ئەزیزەکەم لە 82 ئەگەر ئایتی ئەتوانیت ئەوە شتێکی زۆر باشە هەر کۆلێژە بێ هەر بابەتێک بێت ئێستاکانم بۆ دڵنیاییش با سێرێکی کەمترین کۆنمرەکان بکەین بۆ نمونە لە شاری دۆهێشی خۆشەویست بە هەوڵدەین بە تایبەت لەوێ وەری بگرین بۆ ئەوەی زیاتر بە دڵنیایەوە شەکانی دهۆک مادە و داوای ئەوێ کراوە لە دهۆکی خۆشەویست بە معدلی 82 تقریبا کارەبا و کۆمپیوتەر لە ئەندازیاری لە علوم بایۆلۆژی بەشێکی زۆر باشە بۆ ئەو تەندروستی گشتی هەر زۆر باشە لە شێخان با بڵێن ئەو بەشانە زۆر بەشی باشن بەڵام بەداخەوەیانی بەشیشی تایبەتمەند بە ئایتی لەوەیان نییە بەداخەوە لەوێ ئایتی زۆر دەرەجەیان کەمە وەکو بەشەکانی تر نین زانستی کۆمپیوتەر لە زاخۆ 16 وەرگرتووە ینی بەکۆی گشتی زانستی کۆمپیوتەری دهۆک 73 وەرگرتووە ینی ئەوانە بەشی زۆر باشن بەڵام بەداخەوە ئێمە تۆزێک خۆمانیان دوور خستۆتەوە زیاتر بەرەولای با بڵێن بەشەکانی ترە ڕۆین ببورن ئەو تەلەفۆن هات تاوان بەست کات خۆ پرسیاری دووبارە منێرن بەسەر چاوە لای پرسیاری هەمووتان جا بدەینەوە باشە وەکوتمان کاکە بەهزاد بەشەکانی ئایتی ئەگەر هەبێت یان زیندەوەرزانی کە بایلۆجیەکە هەروەها مەعهەد دەرمانسازی خراپ نییە لە هەندەسەکان هەندێک بەشی باش هەیە ئەوە کێتە سەر ڕەغبەتی خۆت ئەگەر پێت خۆش بێت باشە بە ڕێزەکەم شادیار ڕەمەزان ئەڵێ
نمرەی 64.5 بەشێک وەردەگیرێت بە شێوازێکی گشتی 64.5 بە پارالێل و ئێواران لە کۆلێژەکان وەرەگیرێت جا کۆلێژەکانی کارژێڕی کە تەکنیکی کارژێڕی بێت ئیدارە اقتصاد بێت زانستە مرۆڤایەتیەکان بێت پەروەردە بێت پەروەردەی بنەڕەت بێت ئاداب زمان ئەوانە هەر هەمویان تەنها زمانی ئینگلیزی تۆزێک دوورە لێەوە سەبارەت بە با بڵێن بەشەکانی تریش کە ئەتوانێت لە پەیمانگەکانە کارژێڕی و ئەوان ناتوانێت چی لێ وەربگرێت بەڵام هەتا کۆلێژ وەستا بێ بۆ ئەچیتە بەشەکانی با بڵێن مەعهەدەکانەوە مەگەر بتوێ زوو خوێندنەکەت تەواو بکەیت دانا سەڵێ مامۆستا بەشی ڕاگەیاندن لە پەیمانگا چەند وەرەیەک بێت طبعا بەشی پەیمانگا لە با بڵێن کارژێڕی ڕاگەیاندن لە دوو شوێن هەمانە لە پۆلیتەکنیکی سلێمانی هەمانە کە 6.4 وەرگرتووە و لە هەولێرش هەمانە کە 57.2 وەرگرتووە بە زان کۆڵایی باشە خولی دوو تەواو ئێستا پێشبینی دەکەن سێ بەشە پزیشکەکان چەندی نمرە بۆ بوێ لە هەولێر وەڵاهی کاکە سەهەنجیان طبعا طبێکان من تەوەقعم وایە بە پۆینتات دابەزێ نەگاتە دەرەجە تەوەقعی دابەزینەکەم بەڵام دابەزینێکی زۆر کەم تقریبا وەکو ساڵی پار ئەمێنێتەوە ئەگەر پۆینتەکان گۆڕانکاری بەسەرا بێت 2004 ئاکۆ نمرەی 86 بەشی ئایتی لە تەکنیکی سلێمانی ئەگەری وەرگرتنی هەیە سوپاس طبعا لە بەشی ئایتی لە کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیکی سلێمانی 84.4 وەرگرتووە 86 لەو دەرزانەی کە ئینشاءڵڵا ئەتوانیت سوودی لێ ببینی کاکە هەریا دەپرسێ بە زەحمەت 74 لە سلێمانی پەرستاری مناڵان وەرم دەگرێت بۆ ئەمساڵ پەرستاری مناڵان کە لە بەشە پزیشکەکان و تەنها لە شاری سلێمانی هەیە 74.5 وەرگرتووە 570 با بڵێن تقریبا لەو دەوروبەرە ئەمێنێتەوە ئەو تقریبا لە دەوروبەری 73.8 و ئەوانە تاکو کۆنمرەکەی خۆی لەو دەوروبەرانە ئەمێنێتەوە و کۆنمرەکەت کە 74 ڕێکە ئەگەرێکی هەیە بۆ وەرگرتن ئینشاءڵڵا سیما ئەپرسێت کەمترین کۆنمرەی پەیمانگەی پەرستاری بۆ خوێندکاری کەرکووک چەنە بێزەحمەت بەڕێزم کەمترین بەش لە پەرستاریە لە بەردە ڕەشە ئەگەر هەڵە نەبم بۆ قوتابیانی با بڵێن شاری کەرکووک کە 71.822 بووە ئەین تقریبا 72 کەمترین دەرەجە بووە بە پارالێل بۆ تەڵەبەکانی کەرکووک لە بەردە ڕەش باشە بەڕێزم و ئەی ئەنوای چەناڵ ئەڵێ توبعام سلێمانی چەند وەری ئەگرێ ڕایتۆ گرینگە سپاس ئەزیزەکەم سەبارەت بە توبعام ئەگەر ئێمە تەمەشای توبعام بکەین ساڵی پار لە سلێمانی تقریبا 98.0 تەوەقعی من وایە ینی بگاتە لە دەوروبەری 98 لە 98 چەند پۆینتێک کەم یان 98 تەواو ئەوە تەوەقعی منە ئینشاءڵڵا هەرچەندە پێشبینیکردن و بەپێی داواکاری و بەپێی کۆمەڵێک شت گۆڕانکاری ڕوئەدا بەڵام بە نزیکەی تقریبا تۆمەڵی 97 بۆ 98 ئینشاءڵڵا ئەمەلی وەرگرتنەکەی ئەبێت بە پشتیوانی خۆی گەورە باشە سنۆفلیک ئایا ئەو ئامارانەی لەسەر نمرەی ئەمساڵ بڵاوکرێتەوە تا چەند ڕاستە زۆر سپاس بەڕێزن سپاس بۆ ئێوەش وەڵاهی هەر ڕێنمایەک یا هەر ئامارێک بڵاو کرایەوە نووسرا وەزارەتی پەروەردە ختمی ئەوی پێ بوو ینی چۆنەڵی نووسراوی فەرمی ئەو بوو یان لە سایتێکی فەرمی ئەوانەوە بڵاو کرایەوە ئەتوانی پشتی پێ ئەوانەی دیکە بۆ نمونە من ئەچمە لای فەرمانبەرێک ئامارێکی نزیکی لە بەردەستایە یا ئەوەتانی کەسی شترسێتە لای یەکێکی تر
ئەلبەتە ئەگەر بکرێت لە ڕاستەوخۆ لە وەزارەتی پەروەردە وەربژیرێ ئەوە زۆر باشە. ئەتوانم بڵێم 180 ئەتوانی پشتی پێ ببەستی، بەڵام زیاتر نا. کاکە حەمە دیارە کانیان سڕیوەتەوە، دەستیان خۆش بێت ئەگەر دووبارە بۆ دیارە 2004 ئاکۆڵێ کەی زانکۆڵاین کارا دەبێت. سوپاس. وەڵاهی بەڕێزەکەم سەبارەت بە ئەکتیڤبوونی زانکۆڵاین تەوەقوعی ئێمە بۆ ئەو بابەتە دەی مانگ لە مانجینۆ تا 15 مانگ لەو بەینانە شتێک کەمتر یا زیاتر دووربەرانە ئینشاءڵڵا بە پشتیوانی خۆی. کانی عومەر ئەڵێ کام بەش بە معدل 62 پەیمانگەی ڤێتەرنەری یان ژمێریاری ئایتی یان کارگەڕی لە گەرمیانە من کێشەم نییە لە هیچیان. وەڵی بەڕێزەکەم تاوان ئەگەر ئایتەکە وەرتگرێ لە هەر هەمویان باشترە و ئەکیدیش انشاءڵڵا ئایتی نزیکە لەو کۆنمرەوە ئەگەر هەڵە نەبم گەرسێرێکی پەیمانگە ئەندازیاریەکان بکەین بەشی ئایتی لە گەرمیان هەڵە نەبم ئەو کۆنمرەیە 61 پوینتێکی وەرگرتووە 62 شەڵایشێکە لەو نمرانەی کە زۆر لێو نزیکە و ئایتەکەم لە هەمووی پێ باشترە لە پاش ئایتی ڤێتەرنەری پاشان کارژێڕی کار ئەمجار ژمێریاری بەو شێوازە ئەتوانین ڕزبەندێکە بۆ بەڕێزت بکەین. مامۆستا ڕاگەیان لە پەیمانگا چەند وەرەگرێ بە بەڕێزمانوت کە لە سلێمانی چەندە و لە هەولێریش چەندە و جارێ دیکەش دووبارەیەکەینەوە بۆ ئەوەی دڵت گەرد نەگرێ. 6.4 لە تەکنیکی میدیای سلێمانی بووە 57.2 لە هەولێر بووە بەزان کۆڵای. بڵند فاتح فتحی ئەڵێ معدل 86.2 لە هەولێر لە چ بەشێکی پزیشکی و بەگشتی لەکوێ دێتەوە. زۆر سپاس بەڕێزم. لە بەشە پزیشکەکان چارەسەری سروشتی ڤێتەرنەری تەندروستی کۆمەڵ خۆراکزانی و پارێزی ئەو بەشانن کە ئەتوانی سوودیان لێ ببینیت و احتیمالیشە بە پارالێل بتوانین باوێزی پزیشکی بێنیتەوە. ببورن دیارە ئەو کوتمان هەندێک کێشەی هوەریمان هەیە و تەلەفۆنیش تۆزێک کێشەمان بۆ دروستەکە زیاتر 86.2 کوتمان ئەو بەشە پزیشکیانە سوودی لێ ببینیت و ئایتی کولی علوم زۆر گرنگە ئەگە بتوانین و بە پارالێل بۆ میزانیاری زۆر گرنگە کلینیکال سایکۆلۆجی گرنگە و علومەکان علوم بایۆلۆژی علوم کیمیا زۆر باشە ئەتوانی سوودیان لێ ببینی بە ڕێزەکە. باشە سرام ئەڵێ مامۆستا 76 پەروەردەی ئینگلیزی وەرمەگرە لە زانکۆی چەرمۆ. بەڕێزم پەروەردەمان نییە لە سنووری چەمچەماڵە لە سلێمانی و لە گەرمیانە هەمانە بەڵام لە سنووری چەمچەماڵەکە زانکۆی چەرمۆیە ئەو بەشەمان نییە بەداخەوە. ڕێیان ئەڵێ دەربارەی کۆلێجی تاقیگەی نۆژداری لە شێخان سەر بە پۆلیتەکنیکی دهۆکەوە. یەکەم پێویستە معدەلی حەوت بابەتەکە لە 85 زیاتر بێ. دوو من معدەلم بێ کوردی 87 و بە کوردیەوە 83 کامیان دەچێتە منافەسە و زۆر سپاس. وەڵی بەڕێزەکەم من ئەم ماوەیە زۆر لەسەر کرد ببوورم بەداخەوە دیارەکان تۆزێکی هەیە داوای لێبورد نەکەین بەڕاستی زۆر بەدەداچوونم کرد بۆ ئەو بابەتەوە کە ئایا ئەو بەشە یان ئەو بەشانی تاقیگەی پزیشکی شکاری نەخۆشیەکان حسابەکرێن. گەیشتمەتە ئەو قەناعەتەی وەزارەت سیستمەکەی بە شێوازێک داناوە وەکو کۆلێژەکانی علوم احتیمالەن ئیسفادەی لێ بکەن و بتوانن کوردی و عەرەبی بۆ تەرێک بکەن و پێویستیشی بە 85 نەبێت بتوانن بچنە منافەسەوە. ئەوانەی من متابعەم کردەوە ساڵی پاریش هەندێک حاڵەتمان هەبووە کە بۆ شێوازە حساب کراوە بۆیە پێم وایە ڕاستەوخۆ بەڕێزت بە 87ەوە ئینشاءڵڵا ئەتوانی بچیتە منافەسەوە. باشە بەڕێزەکەم ئەیان دوای پرسیارەکەی سڕیەوەتەوە سوپاسەکەین. پەیمانگەی دەرمانسازی یان کۆلێژی پەرستاری. وەڵاهی بەڕێزم من پەیمانگەی پەرستاریەکەم پێ باشترە. میعاد شەمسەدین ئەڵێ معدەلی 62 چەند
لە چ بەشێک وەرئەگیر لە پارێزگای دۆکم بەس لە هەر شارێک بێت و لە هەر شوێنێک بێت بە پارالێل و زانکۆڵین. بەڕێزەکەم IT یەکێکە لەو بەشانەی زۆر ئیستفادەی دەکەیت لەوانەیە لە کۆلێژ تەکنۆلۆژیای کارژێڕی ئەگەر ئەتوانی سوود ببینی ئینشاءالله بە زانکۆڵین نزیکە لێیەوە بەڵام بە پارالێل ئینشاءالله وەرەگیرێت و غیری ئەوانە با بڵێن پەیمانگە کارژێڕەکان ئەتوانی سوودیان لێ ببینی و هەندێک کۆلێژی پەروەردەی بناڕەت و پەروەردە و کارژێڕی و ئابووری ئەوانەش ئینشاءالله ئەتوانی سوودی لێ ببینی. مامۆستا 97.6 لە هەولێر ئەگەریە ئامی هەیە ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە ئەو کۆنەمونەیە زۆر باشە لە هەولێر ساڵی پار 97.8 وەرگرتووە و ومێدەکەی ئینشاءالله بێتە 97.3 و 4 و ئەوانە و ئینشاءالله ئەو کۆنەمرەی بەڕێز باسەکەی لە زمانی وەرگیراوەکانە بێ بە پشتیوانی خوای گەورە. ڕێیان کوردی ئەڵێ مامۆستا پەیمانگە بەشی سەرکردن بەشی داهاتی باشە ئەم پەیمانگەی دەرمانسازی باشترە. عەزیزەکەم سەرکردن لە دەرمانسازی زۆر باشترە بەڵام لە حوکمی کارکردن ئەگەر بێتی ئەمە شێوە گشتیەکەی وەربگرین هەست دەکەین ئەو بەشەی کە زۆر گرنگترە دەرمانسازیە لەبەرچی مەجالی ئیشکردنی زیاترە شوێنی ئیشکردنی زیاتر هەستنی سەرکردنە لە چەند شوێنێکی تایبەتمەند ئەتوانی ئیشکار بکەیت و با بڵێن سوودی لێ ببینی بەڵام کە ئیشت دۆزیە و بووی بە خاوەن ئیشی خۆت داهاتت باشترە بەڵام هەتا ئیشی خۆت دۆزیتەوە جێگەی خۆتەکەیتەوە ڕەنگە تۆزە کێشت بە دروست بێت لەو مەسافەیە دەرمانسازی بەڵام ئەگەر بتوانین بە زووی ئیش بۆ خۆت بدۆزیتەوە خۆت بناسێنی ئەوە دڵنیا بە ئیستفادەیەکی زۆر لە سەرکردنەکە ئەکەی ئینشاءالله. بەڵێ MR20 ئەڵێ 93.3 چی بەشێکی پزیشکی هەیە بەڕێز پەرستاری و شیکاری کەمێک نزیکە لە بایۆلۆجی پزیشکی کیمیای کلینیکی ژیانی کە ئەو دوو بەشە بەڕاستی زۆر پێم باش نییە چکە اختصاصی زۆر دقیقن لە کوردستان ڕەنگە نەتوانین وەکوی سوودیان لێ ببینین بایۆلۆجی پزیشکیمان هەیە بەڵام من پێشنیار بۆ بەڕێز ئەگەر پرۆگرام سازیەوە لە هەولێریان لە کۆیە زۆر باشترە لەوەی بیستە بەشە پزیشکەکان باشە بەڕێزەکەم کاکە حەما بۆ جاری دووەم دیارە گەڕاندۆتەوە بورن طبعا زاید کە بۆ ئەو کێشانەی لە هەوڵی حەلکردن ئینشاءالله شاهین المدرس ئەڵێ بەشی پەیوەندی بەڕێز بەشی پەیوەندی بەشێکە کە تایبەتمەندە بە عیلاقاتی دووەمی علاقاتانی لەبین وڵاتە دوو پێک هاتە هەیە کە ئەمە پەیوەندی نێودەوڵەتین و لە بینی وڵاتانە زیاتر ئیشەکان طبعا نێشێکە لەو بەشانی کە زۆر گرنگە ئەتوانی بە تایبەت ئێمە وەکو نمونە ئازیزمان خۆشەویستێکە ئەو بەشەی تەواو کردو باشی هەیە لە بابەتەکانە ئیسفادێکی زۆری لێ کردووە بۆیە گرنگ ئەوەیە تۆ تا چەند ئەتوانی سوود لەو بابەتە لەو بەشە ببینی کە باشە بەڕێزەکەم بەشێکی زۆر باشە و باسی پەیوەندی ئەو قوانین بابەتانەکە شتێکی زۆر باشە و ئەتوانی ئینشاءالله سوودی لێ ببینی بۆ ئەوەی بەشەکان هەموو پرسیارەکان دەست نەچێ باید تۆزێ بەوەری پرسیارەکان بڕۆین کاکە بەهزاد گۆران ئەڵێ کا نازانم بەسی لەو پرسیارە چییە ئەگەر لە شوێنیشتر دووبارە پرسیارەکە بنێرێتەوە دڵنیام کە وەڵامی داوەتەوە بەڵام ئینشاءالله ئەگەر دووبارە پرسیارەکە بنێرێ لە خزمەتیان ئوستاز لەکەی ئف کورت فایتەر ئەڵێ ئوستاز 82 ئەندازیاری تەکنۆلۆژیای زانیاری پۆلیتەکنیکی هەولێر وەرم دەگرێت لە هەولێرم بەڕێزم طبعا ئەندازیاری تەکنۆلۆژیای زانیاریمان سیستمی زانیاری کارجێڕیمان زائداً با بڵێن
با بڵێن وەکوتمان ئێمە تەکنۆلۆژیای زانیاریمان نیە لە ICTمان هەیە کە تەکنۆلۆژیای زانیاری و گەیاندنی ئەندازیاری تەکنۆلۆژیا و گەیاندنە زائدا با بڵێن زانیاری کامپیوتەری کە ئەکاتە ISE Information System Engineering ئەو دوو بەشەمان هەیە و بۆ بەشەکەی کە ئەگەر بێت باسی زانیاریەکە بکەین پشتی وەرگرتووە و ئەگەر باسی ICTش بکەین کە پەیمانگە حسابە 2 ساڵ ئەخوێنیت دوای 2 ساڵەکە ئەتوانیت ئەگەر کۆنمرت باش لە ڕێزەکان لە پێشەوە بیت 2 ساڵی دیکە بخوێنی بۆ بێ بە کۆلێژ کە ئەویش معدلی هەفتایی وەرگرتووە مامۆستا 97 لێرەگەی هەیە بەڕێز زۆرمانداوتمان ئینشاءڵڵا ئەگەری هەیە شاد مؤەید ئەڵێ سڵاو کاکە کۆلێژی یاسا لە پارێزگای هەولێر چەند وەردەگرێ و ئەو ساڵ بەڕای چۆن سارێکی جوانە طبعاً لە بەشی یاسا لە شاری هەولێر ساڵی پار 81.429 وەرگرتووە ئەتوانم بڵێم لە 80 هەتا 82 احتیمالی ئەو بەینانەی هەیە ئینشاءڵڵا باشە حەما عومەر ئەڵێ مامۆستا من خەڵکی سلێمانی هەولێر بە خۆڕایی وەرم دەگرێ بەڕێزم لە کۆلێژەکان ئەگەر کۆنمرەکان شمل بکات هیچ مشکلت نییە بەڵام لە پەیمانگە نەخێر تەنها لە کۆلێژەکان ئەتوانی داوام بکەیت و کێشە نابێت چێلان تاها ئەڵێ ئایا ئەگەر کۆنمرەت 7.5 ئەگەری وەرگرتنی هەیە لە یاسا بەڕێزەکە یاسا کەمترین کۆنمرە لە کۆیە لە کۆیە ئەگەری هەیە لە سۆرانش ئەگەری وەرگرتن ئەگەر بچین بەرەو پارێزگای سلێمان هۆک لە سلێمانی ئەگەرەکان کەمترە بێتەوە لە هەڵەبجە بە ئەگەرێکی کەم بە پارالێل بەڵام لە گەرمیان ئەگەری زۆرە و لە ڕاپەڕینیش ئەگەری زۆرە ئینشاءڵڵا بە پارالێل وەربژیری لە دوو هۆکیش 79 کەم دەرەجەکەی تۆزێک دوورە لە 70 ماش زانکۆی سلێمانی بەشی ئینگلیزی بنەڕەت کەمترین نمرە چەند وەرئەگرێ ئوستاز بەڕێز پەروەردەی بنەڕەت زمانی ئینگلیزی لە شاری سلێمانی ساڵی پار 80 وەرگرتووە 74 بۆ پارالێل بووە 69 بۆ ئێوارە قەناعەتی من وایە لە دەوروبەری 70 تا 81 لەو بینانە بۆ ئەم ساڵ کۆنمرەکەی وەربگیرێت 93.3 بەشێکی پزیشکی هەیە ئەزیزەکەم ئەومان وەڵام دایەوە بەڵام جارێک دیکەش ئەیڵێنەوە بەشە پزیشکەکانی پەرستاری شیکاری کیمیا کلینیکی ژیانی چارەسەری سروشتی بایۆلۆجی پزیشکی لەگەڵ ڤێرتەرنەری و چارەسەری سروشتی زانکۆی پۆلیتەکنیک ئەو ئەگەرانەی هەمووی هەیە بەڵام جارێک دیکەش ئەڵێمەوە ئەگەر بستە پرۆگرام سازی لە پزیشکەکان باشترە کاری عومەر وەڵام ماداوەتەوە وتمان ئایتی لە هەمووی باشترە دوایی ڤێرتەرنەریە کارگەڕیکارە ژمێریاری کاکسۆتکەی ئاماری ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە بەڕێزەکەم ئاماری ئەم ساڵ حەزەکەم شتێک بزانن وەکو معلومات لای بەڕێستان بێ ئەوش ئەوەیە ئاماری وەرگرتنی دەرەجە ئەگەر ئەتەوێت بزانی پێش ئەوەی فۆرم پڕکەیتەوە دەرەجەی بەشەکان بزانی ئەو شتە ڕوونادات چکە عادەتەن ساڵانە کاتێک کە ناوی زانکۆڵین هاتەوە ئەمجا ئەزانیت لەکوێ ناوت گەڕاوەتەوە و لەکوێ وەرگیراویت و ئەزانی هەر بەشێک کۆنمرەی چەندە پێش ئەوە نازانرێت ئەبێ لەسەر ئەو کۆنمرانەیە کە ئەم ساڵ بڵاو کراوەتەوە ئەنی هیپارن زائیدەن ئەو هۆکارانە و ئەو جەوەی کە لە دەوروبەرەکەیە وەکو کۆنمرە لەکوێیە ئایا چەند قسم تازە کراوەتەوە چەند قسم داخراوە کورسی خوێندن لە چه ئاستێکە بەپی پێشبینیەشی نزیکەیی ئەتوانی بڵێ کۆنمرەکان بەو شێوازە باشە بەڕێزەکەم ئەگەر نەوەکو ئامار ئەگەر بڵاوم کرداد تا ئێستا وەکو ئامار ئایانوت ئامارەکان لە چه ئاستێکایە و ئەگەر بڵاویشان نەکردوەوە بمانێت دەرەجە بزانین بەو شێوازە ئەبێ پشتی پێبەست
محەممەد ڕۆژبیانی ئەڵێ مامۆستا ئۆلیمپیا لە سۆران چەند وەری دەگرێت بە نمرەم 75 بوو. زانست کیمیا لە سۆران 73.832 وەریگرتووە. ئەتوانم بڵێم لە 72 هەتاکو 74 یا هەتا 74 لەو بینە ئەگەری وەرگرتنی هەیە ئینشاءله. باشە بەس پرسیارمان لێ بزر نەبێت چونکە زۆر لەو شتات بەڕاست. کاکە شاهین یان شەهێن نازانم کامیانە، بەڵام باسی پەیوەندی نێودەوڵەتیەکانمان کرد و نمونەی دکتۆری ئازیز شمان هێنایەوەکە وتمان ئەو خەریجی ئەوەیە. 70 شیکار نەخۆشەکان یا پەرستاری وەرز دەگرێت و کامی باشترە. بەڕێزەکەم ئەگەر لە سنووری سلێمانی بیت ئەگەرەکان زۆر کەم بۆ بەڕاستی بەداخەوە چکە دەرەجە زۆر بەرزن، ئەو زۆربەی بەشەکانیان ئێوارانیان نییە یان ئێوارانیان لە 73 و 74 و ئەو کۆنمرانەیە. بەڵام لە سنووری هەولێرە ئەتوانین تقریبا بەزان کۆڵین لە تەقتەق لە کۆیە لە سۆران سوودی لێ ببینی بە پارالێل و ئێوارانیش لە شەقڵاوە ئەمەلی هەیە ئەو کۆنمرەیە، بەڵام لە هەولێرە ئەمەلی وەرگرتنی نییە و وەکو چیان باشترن چیان خراپترن ناتوانین ئەو مقارنەیە ڕاستی هەر یەکە و باشی خۆی هەیە و خراپی خۆی هەیە، بەڵام لە ڕووی هەلی کارەوە کەمێک پەرستاری لە پێش شیکاری مامۆستا بە کۆنمرەی 70 لە سلێمانی بەشێک وەرم ئەگرێت سوپاس. بەڕێزەکەم سەبارەت بە سلێمانی کۆنمرەی 78 لە هەڵەبجە شیکاری نەخۆشیەکان 70 ئەفوان نەک 78 ئەو کۆنمرەیە کار تۆڕەکانی کۆمپیوتەر لە کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیک لە نیتوۆرکی خانەقین لە IT لە پەیمانگەی تەکنیکی زانستی کۆمپیوتەر با بڵێنەوە بە قەناعەتی من باشترینیان بریتە لە ئایتیەکان جا هەر ئایتیەک لەو ئایتیانە بێکە باسمان کرد. باسی پەیوەندی نێودەوڵەتیەکانمان کرد و نەوەسێکە جوانماندایەوە خاتووکانی IT بۆ کەس باشە هیچ کێشەیەکی نییە تکایە وەڵام نەوەڵا هیچ کێشەیەکی نییە و زۆر شتێ باشە و ئەتوانین بۆ خۆت لە ماڵەدا بنیشی و کۆمەڵێک ئیشوکار هەیە لەگەڵ کۆمپانیا بکەین زۆریش بەشێکی باشە. ئامارەکان بڵاو کانەوە نەوەڵای قوربان تا ئێستاکان MR باڤڵ بڵاو نەکراوەتەوە بەداخەوە. ئەندازیاری بایۆمێدیکەڵ تقریبا ئەکاتە هەندەسەی طبی ئەو ئەجهزە طبیانەی کە تێکەچن ئەندازیاری تایبەتمەند هەیە کە پێیانەوترێت هەندەسەی طبی ئەندازیاری پزیشکی لەوەیە فێری ئەو ئیشاناکرێت و فێری چاکردنەوەی ئامێرە پزیشکیەکانەکەی کاتێک کە تێکەچێت. پەیوەندی نێودەوڵەتیەکانمان باس کردوتەوە و 93 بۆ MR20 باسمان کردوتەوە. کاک محەممەد کامی عومەر ئەڵێ بۆ کەسکانمان کاک محەممەد ستار ئەڵێ مامۆستا ئایتی کۆلێژی بازرگانی باش وەڵڵاهی دائیمان ئایتیەکە فراوانتر و باشترە، نیتوەرکەکەش خراپ نییە بەشێکی زۆر باشە، بەڵام عادەتەن ئایتی ئیشی تۆزێک فراوانترە لە نیتوەرکەکە بەشێکی زۆر باشە، بەڵام تۆزێک سنووردارە وەکو ئایتی فراوان 81.4 بەشێکی پزیشکی وەرم ئەگرێت بەڕێزەکەم لە چ شارێک ئەو کۆنمرەیە لە سلێمانی زیاتر لە ئەمەلی لە خوار پەرستاری و شیکاریەوە هەیە بەزان وەکو پەرستاری مناڵان پەرستاری ددان تیشێکیان تەندروستی گشتی و ئەو بابەتان وەکو زانکۆڵایی، بەڵام لە پارالێلە ئەگات بە با بڵێن پەرستاری و شیکاری ئەوانیان ئەگەر بێت و بچینە هەڵەبجەوە ئەلێنانە پەرستاری احتیمالی وەرگرتن ئەگەر لە سنووری هەولێرش عەفوەن لە سنووری هەولێری شابێت ئەگەر هەیە بۆ وەرگرتن لە با بڵێن ئەو شوێنانەی دیکە وەکو کە هەیە. باشە بەڕێزەکەم تقریبا دەرمانسازی ئێوارانی هەولێر و ئەمجا بیتەوە بۆ با بڵێن پەرستاری و شیکاری ئەوانە بە زانکۆڵانی
ئەو بەشەکانی تر وەکو پشکنینی چاو ئەو بابەتانە هەموو لە زانکۆڤایین احتیمالی وەرگرتنی هەیە. ئەومانجا داوە 95 ئەگەری تۆ پێدەلێی هەیە لە هەر شوێنێک بێت خۆم لە سلێمانی پرسیارێکی زۆر مەقبولە با بزانین لە ئەسڵی پزیشکیە دەرمانسازی لە سلێمانی 96.286 وەرگرتووە لە زانکۆی هەولێری پزیشکی 96.7 لە دهۆکیش 94 ئەوە بۆ پارێزگا بەڵام هەر هەمویان ینی 95ەکە ئەگەر بە نزیکەی وەربگرین نزیکترینیان لە هەولێر ئەنی ئەفەن بزەبت لە هەولێر و لە دهۆکە بە گشتی وەربژیری ئەنی 95 ڕێکە ئەگەر دەرەجەیەکدا بەزێ لێەوەی نزیکە بەڵام گشتەکەی دهۆک لە هەمووی لی نزیکترا. سعاد سعید ئەڵێ وەڵی خۆی هەموو شوێنەکان بۆی کرابوو شکلەی شعام بۆ باڵا بەڵام ئامە بەڵام ئەوە هەموو سەلارخان ئەڵێ سڵاح علوم کیمیا وەری ئەدرێ 78 لە علوم کیمیا ئەگەر هەڵەدا بن تۆزە زەحمەتە بۆ هەولێر چکە 80.814 وەرگرتووە ئەو کۆنمرەیان لە پارالێلەوە نزیکترا و ئومێدێکشەیە ئەمساڵ دەرزلا بەدێ بەڵام زەحمەت بۆ شێوازە بێ و ئەگەر بەشەکەش داواکاری لەسەر کەم بێت حتمما زیاتر دابێت. سازگار ئەڵێ سلام علیکم کاک سروود و علیکم 95.4 چ بەشێک وەری دەگرێت وەڵاهی بەڕێزەکە ئەو کۆنمرەیە بە قەناعەتی سەیدەلا بە زانک وەڵایی نزیکە بۆ پارالێلەکەشی نزیکترا ئەمجا مایکرۆبایۆلۆژی پەرستاری شتیکاری داوەرە خوارەوە تا گاتە کۆتایی بەڵام بە قەناعەتی من ئەگەر سەیدەلا وەرتی نەگرت پرۆگرام سازی باشترین مامۆستا من خەڵکی سلێمانیم پەیمانگەکان هەڵێ بەخۆی وەرم نەگرێت نەخێت حەمەد پەیمانگەکان لەلاشت ناگرێت پارالێل شتێکیت بۆ حسابە بەڕێزم خاتوکانی وتمان ئایتی باشترا بۆ هەر شوێنێک بێت ئەستێرە ئەڵێ مامۆستا دەرمانسازی دهۆک بۆ پارێزگا وڵای خۆی 94 وەرگرتووە ئیتر هەر لە دەروبەی 94 93 شتێک لە 93 نزیکە بێتەوە ئەو دەزانێت قەناعەتی من وایە هەتا دەرەجەیەکدا ببەزێت بەڵام دەرەجەکەش تۆزە فاد مؤيد على کۆلێژی یاساکان کاکە شاد وەڵاممان دایکەوە بە شێوەیەکی ناتوانێت لەسەر 73 هەمانە هەتاکو ئەگات بە 89 بەڵام بە کۆی گشتی لە هەر شارێکە ئەتوانین بڵێ نزیکی دەرەجەیەک شتێک هەتا نزیک دەرەجەیەکیش لەو بەشانە دابین هەیە. مای هۆپ ئەڵێ 91.1 ئەگەری پرۆگرامسازی هەیە ئەگەرێکی هەیە لە ئەفریقایە بەڵام لە هەولێر STCV HDDV بۆی خواردنی ئەوش خۆش هەر دڵخۆش بن باسۆکی وشیا یارەکەی سکرێتەوە مای هۆپ ئەڵێ 90.1 ئەگەری پرۆگرامسازەکەم وتمان ئەگەرێکی هەیە لە کۆیە بەڵام ئەگەرێکی کەمە بەس پرسیارەکە لێناوە دەرمانسازی دۆک بۆ پارێزگا ئەبێتن احتیمالی هەیە سڵاو کیمیا بۆ وەرگرتووە ئەگەر دەرەجە زۆر دابەزێت یان زۆر کەم بێ لەسەری ئەو بابەت ئەو وەرەزانە پرسیارەکە
ڕۆژ کردوتەوە سپاس بۆ ئەوەی دووبارە ببێت ئەگەر دووبارەش بینێرنەوە هەرێم هێرشەڵە تکایە دەتوانی بە پارالل هیچ کێشەیەکی نییە و ئەتوانیت ئەگەر بەرز کاتەوە ئەوە پێش هەموو شتێک پێش ئەوەی هیچ ئەملاولایەک بکرێت تۆ ئەتوانیت حسابی بکەیت تاکە بەزدادگەرە ئەندازە وتمان بریتە لە هەندەسەی پزیشکی تاکردنەوەی ئامارە پزیشکەکان پەروەر ئەڵێ من خێگاری زانکۆم و ئەم ساڵ مامەوە دەتوانم زانکۆڵیان پڕ بکەمەوە یانیش دەتوانم پاشی سیوێشی هەشت دابەزین بکەم دەست خۆش نەخێر بەڕێ ئەبێ پێش سیوێشی هەشت دابەزینەکەی گواستنەوە ئەەکەی هەر شتێکەکەی بە ناشتوانی زانکۆڵیان پڕکەیتەوە بە یەک شەرت نەبێت ئەویش ئەوەیە ئەبێ بچیت ساحبی ئەوراق بکەی خۆ لە تەڵەبایەتی دەربکەی بڵێ من ئیتر تەڵەبە نیم ئەبێ خۆ لە تەڵەبایەتی دەرکەی بڵێ من ئیتر تەڵەبە نیم و ساحبی ئەوراق بکەیتەوە ئەمجا بۆی بڵێ بە پارالێل تەنها پارالێل ئێواران بەشەکان هەڵبژێریتەوە پاشە کاکە پەروەر ڕێیان کوردی ئەڵکەمترین کۆنمرەی وەرگیراو لە کۆلێژی دەرمانزی سەندە و لە بەڕێزەکان ئەوەشمان بەڕێزت باس کرد ئەوتمان کەمترین دەرەجە لە دهۆکە 96 بۆ گشتیە و 94ش بۆ ئارێزگای خۆیەتی تلان تکایە هەفتاوەشت بەشێک وەری ئەگرێ لە هەولێر باش بێ بەڕای وەڵاهی بەڕێزەکەم هەفتاوهەشت بەشە پزیشکەکان خراپ نییە ئایتەکان خراپ نین زمان ئینگلیزی بەشی باشن ئەتوانیت علوم کیمیا لە کۆیە و لە سۆران ئەتوانیت ئایتی لە سۆران ئەتوانیت لێ بگیری کە ئەوانە بەشی زۆر زۆر باشن یاسر دۆسەری ئەڵێ کاگاسۆ بێ سلێمانی دێتەوە تۆ بینی سلێمانی دێتەنەوە تۆشتی ڕەبەقیان وەڵاهی ئەزیزەکەم ومێ دەکەین وشڵە بەڵام ئەگەرەکە لە حوت و پێنج بەسەرەوە دەبێت قەناعەتی وڵا زیاتریش دابەزێ بەڵام بەپێی هەندێک هۆکار و هەندێک لێکدانەوە قەناعەتم وایە کۆنمرە زۆر بەکەمی گۆڕانکاری مای هۆپ ئەڵێ نەوەتوێک وەڵامان دۆتەوە دەستان خۆش بێ کاکە حەما لە سلێمانی وەڵامماندایەوە زمان ئەو بەشانێکە زیاتر سادەی لێکی لە پەروەردەکان کیمیایی دەرماسازی ئەو بابەتانە لە تەرمۆ زمانی زارەکی زمان و زارەکی لە تەرمۆ یان هەندێک بەشی لە هەڵەبجە و ئەو ناوە بە ئێواران لەو شوێنانە ئیشەڵا سوودی ئەبێ ژیر ئەپرسێت ئەگەری نەوتحەوت طبعا دەتوانم بڵێم 60 بۆ 70 عملی وەرگرتن مامۆستا 75 پەرستاری پەیمانگەوەری ئەگرێ بەڕێزە ئەگەر لە سلێمانی بێت بە ئێواران شان کەلار و ئەو شوێنە ئەگەری هەیە ئەگەر لە هەولێر لە کۆیە و تاختەق و سۆران وڵاین لە شڵاوە بە پارالێن وەزان کۆڵایش ئەگەری هەیە بەڵام لە هەولێرە تەنها بە ئێواران زیاتر ئەگەری هەیە بۆ ئەو کۆنمرەیە من نمرەکەم 56 بۆ زمانی سوریانی ئەبێت ببەندەوە لە هەولێر ئەگەری هەیە وەرگیرم بەڵێ ئەگەری زۆرە چونکە ئەو بەشە کۆنمرە حساب ناکات و ئەگەری وەرگرتنی ئینشاڵڵا زۆرە لاویکاوە ئەڵێ پەیمانگای پەرستاری هەولێر ئەگەری هەیە بێتە چەند واتە چەند وەری بگرێت پەرستاری پەیمانگەی هەولێر ئەگەر سەیری کۆنمرەی پاری بکەین هەفتاوەی پێ 429 ئەتوانین وەری هەشتاویەک هەشتاو نی و هەشتاویەک لەو دەورانە احتیمالی هەیە بە زانکۆڵی پارالێلەکەشی بە هەمان شێوە هەیەی 79 لەوانەیە لێ ببێتەوە یان لی کەم ببێتەوە میعاد شەمسەدین ئەڵێ
میعاد خانیە میعاد وەڵاممان داوی وتمان لە IT باکوور بەشی لە لە زاخۆش ئەگەر سودی لێ وەربگریت وەکو کۆلێژ و ئەوانە زیاتر بە پارالێل و ئێواران دەنج کەمترە بۆ پەیمانگاکانیش ئەتوانین تەقدیم بکەیت کارجێڕەکان IT ئەو بەشانە ئەتوانی سوودیان لێ ببینی. سەرکەوت زوهێر ئەڵێ کولی پەرستاری دۆخ و شێخان دەبێت ئەگەر سەیری پەرستاری بکەین لە دهۆک 91.667 تەوەقعی 91ەکەین 88.53 بۆ شێخانە لەوانەیە 87.5 هەتاکو 88 لەو دەوروبەرانە وەری بگرێ ئینشاءالله. سازگار خان کردەوە کاکە بڵێت نەڵێن بەڕاستی زۆر قەلەقین هیچ قەلەق مەبە ئەزیزەکەم دووبارە زۆر زۆر باشە ئەتوانی تەندروستی کۆمەڵ لەگەڵ خۆراکزانی پارێزی کلینیکال سایکۆلۆجیدا کۆیە بەشیشی زۆر زۆر باشە علوم کیمیاکان لە هەولێر و لە علوم کیمیا علوم بایۆلۆجی لە هەولێر لە کۆیە لە سۆران ئەتوانی سودیان لێ ببین علوم IT ئەتوانی سودی لێ ببین ئەو بەشانە بەشی زۆر زۆر باشە ئەتوانی سودیان لێ ببینی ئینشاءالله. مامۆستا 75 پەیمانگای پەرستاری وەرئەگرێ بەڕێزەکەم کاکەم ئەگەر لە سنووری هەولێرا بیت بەڵێ ئەمەل و ئەگەر لە سنووری دۆخی ئەمەل بەڵام سنووری سلێمانیە ئەواران پاڵێل لە دەوروبەری سلێمانیە ئەتوانی سود لەو کۆنگرەیە ببینی. ئەم ئاڕویست ئەڵێ من لە سلێمانیم بەڵام بۆم بوورە وەڵات نازانم ئەگەر دووبارە بینەویتەوە بە کاملی سوپاس دەکەم. لاویکاوە پرسیارەکە ڕەش کردوێتەوە ئارزبەندی پڕکردنەوەی زانکۆڵاین گرینگە بەڵێ مان زۆر زۆر لەبەر ئەوەی یەکەم هەڵبژاردن چیە یەکەم جارە بۆ نمونە تۆ معدەلت 85 بەڵام حەدێکم نووسیوە 80 وەرەگرێ یەکەم دانەیەک یەکەم دانە وەرتەگرێ ناچێتە پشتەوە بۆ ئەوەی بەڵام ئەگەر تۆ دا قسمت لە پێش نووسی کە ئەگەری وەرگرتن وەرنەگرتنی بەسەر ئەوانەیە تێپەڕی ئەمدا چۆنماندا بۆ شێشێکت بە دروست نابێت واضحە چۆنە یعنی زۆر زۆر گرنگە ئەو دەرەجەکان ڕزبەندی حەز و ئارەزوەکانی خۆتی لەگەڵ باشە بە قوربان هەرێم هێرشەڵێ تکایە کۆمنتی دووبارە مەکەن خۆی وایە کۆمنتەکان واللهی دەسە خۆش بێت بالفعل قسەکە زۆر زۆر تەواو یعنی زۆر درەنگە گاتە لای من لەبەر ئەوە ئەگەر تۆ دەسە بتان زۆر زۆر مەمنون خۆش بێ کاکە هەرێم کاکە پەروەر وەڵامیمان دایتەوە وتمان ناتوانین دابەزین بکەیت ئەبێ پێشەوە بێت بۆ ئەوەی بێبەش نەبیت و ئەگەر بتوێت جارێکە بە زانکۆڵاین تەقدیم بکەیتەوە ئەبێ سەحبی ئەوراق بکەیت بکەیت وازدە قسمە بێنی دوای ئەوە تەنها بە پارالێل و ئێواران لە کاتی ناتوانین پڕ بکەیتەوە بەڵام بە هیچ شێوەیە لینک داخرا دابەزاندن و نامێنێت بۆ ئەو تەڵەبانی ئەم سەڵەت بەڵام لە مانجی نوێ کاتێک کە تەڵەبە وەرەگیرێت لە مانجی یازدەیە کە تەڵەبە وەرەگیرێت ئەو کاتە دابەزاندن و ئەو بابەتانە بکرێت تەنها بۆ قوتابی قۆناغی یەکەم و ڕێزت ناگرێتەوە. کاکە محەممەدستار ئایا هەفتا حەوت باشە بۆ وڵات ئینفۆرماتیک IT یەک لەحزە لێ ماوەستە باشترین بەشە بۆ ئەو کۆنگرەیە پێم وایە بەشەکان زینە ئەومان پزیشکیە بەڵام بۆیە IT ئینفۆرماتیک یەکێکە لە بەشە هەرە باشەکان ئەگەر بۆ خۆت حەزت
سڵاو و کاک سروود. بەشی کیمیای دەرمانسازی بەشێکی چۆنە دەتوان درێژە بە خوێندن بدەن؟ وەڵاهی بەڕێزەکەم وەکو کیمیای دەرمانسازی معلوماتی دەقیقم بەداخەوە لەبەرەوەی لە سایتیان لەو شوێنانیانە معلوماتێکی دەقیقی تەواو نییە سەریان تاوەکو بۆ بەڕێزی بڕوونی بەڵام ئایا درێژە بە خوێندنەدەن مەبەست لە ماسەیە بەئەکید ئەتوانن ئینشاءڵڵا ئەو کارە بکەن بە پشتیوانی خوای گەورە. هادی جەلال ئەڵێ ئەوە وەڵاممادایە ببوورن مامۆستا پەیمانگەکان لە سنی زانکۆڵایان بە خۆڕایی یان بە پارە بەڕێزەکەم ئەگەر معدل لە 60 بەسەرەوە بێ ئەوە ئەتوانی بە خۆڕایی تەقدیم بکەیت باشە ئەگەر معدل لە خوا 60 بێ لە 55 بۆ 60 بێ بە پارالێل و ئێواران ئەتوانێت بە پارە ئەخوێنی یا بە بەیانیان بە پارە یان بە ئێواران یعنی دیاری نەکراوە هەردوو حاڵەتەکەی هەیە حاڵەتەکان ژوو کووتمان ئەگەر کۆنمرە لە 60 بەسەرەوە بێ ئەتوانی هەم بە بەلاش بڕکەیتەوە ئەگەر لەوەش بە خوارەوە بێ ئەوە دەبێ بە پارالێل و ئێواران بێت. محەممەد نەجیم پرسیارەکە ڕش کردەوە بەداخەوە ئەگەر دووبارە بۆ سواسێکین محەممەد ئافەرماجیک گەیمەر ئەڵێ سلام عەلیکم وعەلیکم سلام ورحمة الله من دەرەجەکانم بەکردیت بۆ هەندەسە دەکاتە 7.2 وەرگەگیرم ئەزیزە سیستمەکە ئەڵێ پێش حسابکردنی کریدت بە هیچ شێوەیەک بەڕێزت ناتوانیت زانکۆڵاین یان پارالیل یان ئێواران بۆ هەندەسە پڕ بکەیتەوە لەبەر ئەوەی پێش کریدت دەبێ معادل لەسەر باشە بەڕێزەکەم ینی ئەبێ پێش ئەوەی کریدت حساب بکەی معادلت هەفتاد دوای بە کریدتەکە خوارەوەش پێشت لێی نییە ئەزیزەکەم باشە بە قوربان باشە عالی جەلال بەڕێزەکەم تەکنیکی تەلارسازی زۆر کەس بە دیزایانی ناوخۆشمان بەشێکی زۆر باشە زۆریش ئیسفادەی لێکی بۆ درێژەدانیش بە خوێندن لە بەشی ڕێگاوبان یان لە بیناکاری ئەتوانن درێژە بە خوێندن بدەنەوە. کاکا محەممەد ئەڵێ بەشی ئاتی بۆ بڕواناوە چەند گرینگە تۆ لە پەیمانگە تاواکەی دیان کۆلێژ بۆباری کارکرد وەڵاهی ئەزیزەکەم بەس ئایتیت هەبێ بەس ئایتی هەبێ گرنگ نییە کۆلێژیان پەیمانگەیە گرنگ ئەوەیە تۆ خۆت تا چەند زانیاری و داتات لەلایە تا چەند توانات هەیە لە بواری ئەوە گرنگ وازحە یعنی ڕاستە تۆوتت من دەرچی کۆلێژم فەرقێکی هەیە بەڵام ئەو فەرقا زیرەکی و توانای خۆت ئەمە کەسانە ناسین لەوانەیە نەخوێنەوار بن بۆ خۆم تەجروبە و نمونەی زیندوم لە بەردەسایە گەنجێکە پۆلی شەشی سەرەتایی تەواو کردووە بەڵام باشترین کەس و بەتواناترین کەسە لە بواری سکیوریتی و هاکردنە ئەمە هەوڵدانەوەی لێ بەڕێزت ئەگەر با بڵێن پەیمانگەی ئایتی تەواوی بەڵام ئەمە واکات تۆ بەو پەڕی توانێتەوە ئیش و کارەکان بکەیت و زیرەکی خۆت بنوێنیت و من هەر بۆ خۆم لە دایری خۆما بەڕێزێک کاکعادل لەگەڵمانایە هیوای سەرکەوتنی بۆ خوازیم لێرانەوە کاکعادلی گوڵ طبعاً ئێستاکانە لە پەیمانگەی 5 ساڵەی ئایتیە لە بڕی پۆلی نوێی بناڕەتیەوە وازی لە خوێندن هێنابوو ئەوە 2 ساڵە گەڕاوەتەوە خوێندن لەو پەیمانگایە یعنی بەڕاستی سەرۆکایەتیەکی گەورە ئەتوانم بڵێم بەڕێوە بەتوانایەکی باشی کەسێکی زۆر بەتوانە زیرەکە لەبارەی ئایتیەوە بۆیە ینی بە کورتەکەی ئەوەیە کە شەهادا گرنگ نییە توانای خۆت گرنگترا هەژین ئەڵێ 93.43 لە بەشی وەڵی بەڕێ ئەو کۆنمرێ لە دەرمانسازیەوە نزیکە زۆر انشاءالله لە زانکۆڵانی دەرمانسازیەوە زۆر نزیکە احتیمالی 180 وەرگرتنی هەیە لە دەرمانسازی لەوەش بەدواوە هەندەسەکان و پەرستاری و ئەو بابەتانە ئەگەری وەرگرتنی زۆرە. تەلار سڕێتەوە مایهۆپ ئەڵێ هەیە بەڕێ متمان کۆیە ئەگەر هەیە
لەوە نزیکە مامۆستا 76 وێژی چ بەشێک وەرمەگرێت کامیان لە هەمووی باشترە بەڕێزم بۆ ئەو کۆنمرەی بەڕێزت ئەگەر ئینگلیزیەکان لە زمان یان لە بنەڕەت یان لە پەروەردە وەرتەگرێ بەشی زۆر باشن ئەگەر نا کۆلێژە کارژێڕەکان کارژێڕی کار کۆلێژی تەکنیکی کارژێڕی بەشی کارژێڕی کار یان ئیدارە ئەوستا بەشی کارژێڕی کار بەشی زۆر باشن ئەتوانی سودیان لێبینی کۆمەڵایەتی کاری کۆمەڵایەتی ئەوانە بەشی زۆر باشن ئەتوانن لە مستەقبەلا سودیان لێبینی خاتوسۆمە ئەڵێ 79.4 لە سلێمانی بەشێکی باش وەری ئەگرێ خی گەورە پاداش زۆر سپاس لەگەڵ ئێوە انشاءالله بەڕێزم 79 تقریبا بڵێن 80 ئەکات ئەگەر سنووری سلێمانی وەربگرین زۆر بەش هەیە کە لەو کۆنمرەیە با بڵێن نزیکە لە هەڵابجا ئەگەر معادلەکەت لەسەری 80 بێت دوای بێتە ئەو خوارەوە کێشەت بۆ دروست نابێ لە پەرستاری هەڵابجا وەکو پەیمانگا لە پەرستاری ددان لە سلێمانی لە توانای کارەبایی لە شارستانی لە گەرمیان ئەو کۆتم ئەگەر معادل لەسەری 80 بێت دوای بێتە ئەو کۆنمرەیە کێشێنێ بە پۆلی 11 شەو بگاتە ئەوەندانە هەر باشە ئەگەر نا کۆلێژ ئەندازیارەکان بەجێ بێڵێنەوە بچینە کۆلێژی یاسا کە دیکە لەو کۆنمرەیەوە و پەروەردەی بنەڕەتی سلێمانی زمانی ئینگلیزی لە چەمچەماڵ پەیمانگەی تەکنیکی چەمچەماڵ بەشی پەرستاری ئەو بەشانە نزیکن لە بەڕێستەوە ئیتر لە غێری ئەوەش هەموو پەیمانگەکانی دیکە لە ناوەوەی سلێمانی غێری پەرستاری و شیکاری نەبێت ئەوانەی دیکە سەرکردن لە سلێمانی تۆزێک سودیان انشاءالله لاویکاوە ئەڵێ 84 پەرستاری مەعهەد لە هەولێر وەری دەگرێ لە هەولێر بەشی پەرستاری 81.429 وەریگرتووە ئەوەی بەڕێزت 44 زۆر لێوە نزیکە و ئەگەری محەممەد نەجم ئەڵێ ئەگە معدل لە بەکردێت بێتە خاڕش بەڵام پێش نەگەیاتە هەتا ماجی گێمەرە خوارەوە پارالێل وتوعامیش بەرێکی کەمی ماجی گێمەر وەڵاممانتوانین لە شتا بایۆلۆجی یان ئایتی من ئەڵم ئای بۆ کاک محەممەدیف ئەڵین ئایتی باشترە بەڵام مامۆستا بەڕای تۆ ئەمساڵ یاسا وەری بەڕێز پێشتریش ئەو وەڵامی پرسیارەمان بۆ بەڕێزێکدا بە حدودی یاسا قسە بکەین لە 73 هەتا 89 وەرگرت بەڵام ئێمە ئەڵێین با بڵێین لە هەولێرا کە 70 شتێک بۆ احتیمالە بێتە 80 ڕێک 79 و لەو دەورانە ئەگەر لە سلێمانی 79.1 بووە احتیمالی 88 و ئەوانەی واتە بەکۆی گشتی لە هەر شارێکە کە بینیمان زانیمان ئەگەری کەمبوونەوەی یەک نمرە تا نمرە نیوێکی دانا فاڕۆق خۆرانی ئەڵێ سەلام عەلەیکوم الله بەرەکات 76.3 هێناوە بە دەرەجەی 11 دەکاتە 77.3 بەبێ کوردی و عەرەبی دەکاتە 70 نەخێر بەڕێزم بۆ ئەندازیاری باسی ئەو بابەتەوەی پێش ئەوەی کوردی و عەرەبی بەبێ معادلەت 70 بێت ئەمجا ئەتوانیت لە ئەندازیارەکان بڕکەیتەوە کوردی و عەرەبی بۆ تەرەک بکەیت یان هەشتێکی پێ بکەیت 11ەکە کێشەی نییە بەڵام بۆ تەرەککردنی کوردی و عەرەبیەکە یان هەڵبژاردننی بەشی ئەندازیارەکە
ئەبێ پێش تەریکردنەکە تۆ یان پێش کریدت ئەبێ 80 هەبێت. کاکە محەممەد ئەڵێ دەنگ خراپە وەڵڵاهی جا بمان بوورە بەو خوایە کێشەی دەنگمان هەیە و کێشەی کامێراشمان هەیە خۆتان بەڵام بڕوان پێ بکەن ینی ئەوەنە بە ضرورەت زانەوەکە لای ئەگەریشی هەبێت لە چەند وەڵامی چەند بەڕێزێک شاوتو بمان ئێمە بۆیە لایف ناکەینەوە هەندێک کێشی تەکنیکیمان هەیە بەداخەوە هەم لاپتۆپەکەم هەم مۆبایلەکەم نازانم کێشەیەکی تایە هەستەکەی دەستکاریکردنێک لە بابەتەکان هەبێت وەڵبانێک هەبێت لەگەڵ کەناڵەکەمان لە هەموو بەرنامەیەکترە بە ئاسانی ئەتوانین ئیش بکەین کامێرە هیچ کێشەیەکی نییە بەڵام لە یوتیوب و لە کەناڵەکەی خۆمانە ناتوانین بە کامێرەی لاپتۆپەکەی ئیش بکەین کامێرەیەکی ئیزافیمان ئێستا هێناوە هەوڵی لەگەڵا دێن بۆ ئەوەی بتوانین ئەگەر بکرێت لەڕێی ئەوەوە ئەویش بە هەمان شێوە کەمێک کێشەی هەیە و ئەوەی بەڕێزیش زۆر جار ئەڵێن دەنگەکان باش ناگات یان هەوڵە دێن لە ماوەکانی داهاتوە ئینشاءڵڵا کێشەی مایک و ئەوانەش حەل بکەین و ڕاستەخۆ ڕەببین بە کۆمپیوتەرەکەمانەوە بۆ ئەوەی ئەو کێشانەش ئینشاءڵڵا حەل بکەین بەڵام وەکوتم زۆر بە ضرورم زانیوە ئەم ماوەیە کە لایڤم نەکردوێتەوە هەوڵم داوە بە هەموو کەم و کوڕێکانەوە لەگەڵتان داوای لێبور نەکەین محەممەد دیف جارێکی ئەپرسێتەوە ئەڵێ کامیان باشترە بایلۆجییان ئایتی بەڕێزەکەم ئایتی باشترە باشە برا گەورەکەم ئەلەو نەڵێ سڵام مۆزە بەڕای تۆ ئەم ساڵ یاسا وەڵامی دەرمانسازی سلێمانی دێتە چەند ئەگەر باسی کۆلێژ بکەین شتێکەوە ئەگەر باسی پەیمانگەش بکەین شتێکترە ئەگەر باسی پەیمانگە بکەین لە سلێمانی 89.7 هەیە لەو و ئەگەر باسی هەولێر بکەین 85.9 تقریبان دێتە دەوروبەری 85 و ئەوانە ئەگە باسی دهۆکش بکەین هەفتارمان لەوانەیە بێت 83 ئەو پەیمان لە کۆلێژەکانیش 96.2 لە سلێمانی 94 کەمترینە لە دهۆک و 96.7 لە هەولێر هەمان تەوەقوعی دابەزینی پۆینتێک یان دەرەجەیەک بێت لەو بەشانە کاکە دانا وەڵامماندایەوە کاکە داناش وەڵامماندا بوو پێشتە وتمان کە ناتوانین مادە کۆنمەکە پێش تەریکردنی کوردی عەرەبی پێش کریدت کاتە هەشتا ئانێکا 77.3 ئیلاف ئەڵێ باو بێ زەحمەت پەنجا پێش لە بەرم نەگرێ بەڕێزەکەم لە بەرەوەی نەگەیشتۆتە شاست ناتوانانی کۆلێژ بە پارالێل و ئێوارانیش پڕ بکەیتەوە ئەو زانکۆڵانەکەشی نابێت لە 65 کەمتر بێ بۆیە ئەگەرێکی زۆر کەم دەرمانسازی دێتە چەند وەڵامماندایە هەم کۆلێژی هەم پەیمانگەی معدەلی 80 ئێرمە حەسەرکردنی هەیە ئەگەر حەسەرکردنی هەیە لەسەرکردن بەڕێزەکەم ئەگەر لە هەولێر بێ بەڵێ لە سلێمانی بە پارالێل ئەگەری هەیە بەڵام ئەگەری کەمە هالە ئەڵێ حتاوەش خۆی پێش زانستی وەرم دەگرێت بەڕێزەکەم ئەو نمرێ زۆر زاوتمان کارەکان زۆر بە شێوەیەکی عام مەکەن هەر هیچ نەبێت شارەکەتان دیاری بکەن هەر هیچ نەبێت بۆ لەڵێن لە پەیمانگایە حەزمان بۆ شتانی هەشت تقریبا ئەتوان بڵێن زیاتر لە بەڵام ئەگەر بێت لە سنووری هەولێراوی زیاتر سوودی لێ ئەبێنی لە ئێوارانی شتانی هەولێر لە بەشەکانی تر لە زانکۆڵانەی تەنها دەرمانسازی و پەرستانی نەبێت لە پەروەردە لە بناڕات لە هەندێ بەشی با بڵێن علوم ئەوانە هەمووی ئەتوانی ینی ئەمەلی وەرگرتنت هەیە لە بەشەکان لە هەولێرە لە دەوروبەرە کێشەت نییە لە سلێمانیە لە دەوروبەرە کێشەت نییە بەڵام لە ناو شارە ئەمەلی وەرگرتنەکان بۆ دەرمانسازی پەرستاری شیکاری زۆر کەمە باشە بەڕێزەکەم بوار بەختیار ئەڵێ دەنگ باش نایەت ئوستاز وەڵڵاهی کاکە
وەکو باسم بەداخەوە کێشەی تەکنیکیمان هەیە ئەم لایڤە لەبەر زەرورەت بە کەم و کوڕەکانەوە کردومانەتەوە بۆ ئەوەی هۆکارەکان و خەلەلەکان بدۆزینەوە زیاتر هەوڵ بدەین زیاتر لە خزمەتتان ماجید گەیمەر ئەڵێ بە بۆ هەردووشار لە هەولێرە ئەڵێن نەخێر لە کۆیش ئەڵێن بە پارانۆن ئەگەرت زیاترە بە حەسبی الله 95.2 بە تەلەفۆن عربی وەرم بەڕێزم لە دەرمانسازی ئەگەری 1970 توانم بڵێم دەرمانسازی زانکۆڵایە و ئەگەری بەرزتر دەرمانسازی پارالێن و پاشان مایکرۆبایۆلۆژی ئەوانە کە بینە بەڵام جاری دیکەش لەم ئەگە دەرمانسازی بۆ کۆنمرانەوەتان هەولێردا پرۆگرامسازیە یارە ئەپرسێت دەرمانسازی هەولێر چەند بەڕێزم دەرمانسازی لە هەولێرکەنەوە 6.0 تقریبا لەوانەیە هەتاش بێت ڕەنگە زیاتر ئەگەر باسی پەیمانگەش تقریبا لەو دەورانە لەیلا ئەڵێ سەلام مامۆستا 83.4 کۆنمرەیەکی زۆر باشە لە پەرستاری پەیمانگەی تەکنیکی سلێمانی 84.2 وەرگیراوە ساڵی پار بۆ ئەم ساڵ ئەگەرەکان بۆ ئەوەیە کە دەستیش بێتەوە بەڕێز لەو ژینۆ محەممەد ئەڵێ بەڕێز سیستمی کردیت بۆ ئەم ساڵ بێت پاگای دەگرێتەوە والله بەڕێزەکە کردیت تەوان حساب ناکرێت هیچ 67 بە ئێوارانی شکۆری بگرێت وە لە دەوروبەری شاباو نەک لە ناوشاری مامۆستا کەی زانکۆڵاین زانکۆڵاین وەکو وتمان ئەتوانین بڵین لە دەوروبەری دەینەوە تاکو تازدەینەوە ئینشاءالله گەرەکان گەلاسخان ئەڵێ بێ زەحمەت معدل 80.3 باش بۆ دایکرێت لە هەر شوێنێک بەس من سەر بەپارێزگای سلێمانی خۆم زۆر دووڵەم ئاتوانم زانکۆڵان والله بەڕێزەکەم ئەو کۆنمرەیە بە من لە ئایتی سلێمانی لە ئینفۆرماتیک وەکو کۆلێژ بەشی زۆر باشە لە پزیشکیەکانی کاری و پەرستاری ئەوانە ئەگەری هەیە بەڵام بە زانکۆڵاین ئەگەرەکان کەمترن لەبەرەوەی باوڵی دەرجەکان سیاسی وەرگرتووە بەڵام پزیشکەکانی دیکەخێری ئەو ئەوان کە هەمووی ئەگەری کراوە لە هەڵەبجە و لە کۆنچەڵان و لەو وەرگرتن ئەو باشتریش ئەوەیە بە قەناعەتی من بەرەو بەشەکانی بڕۆین استفادەی زیاتریان بکەیت پەیمانگەی ئایتی لە گەرمیان 61.1 بە زانکۆڵان 90.4 لە سلێمانی ئەگەری چی هەیە شارەکانی چی وەڵاهی بەڕێزەکەم لە دهۆکە بە گشتەکەی ئەگەری دەرمانسازیت هەیە لە سلێمانیش ڕەنگە ئەگەر لە غێری ئەوانیش پرۆگرامسازی ئەوانە ئەتوانی سوودیان لێ بەڵێ دوو پرسیار وەرەگرین لە بەرەوەی لە ساعت تێپەڕین بمان بورن کاتەراوەنە بەدەستمان دوو پرسیارەکەی کە بکەینەوە ئەمجا بەتاقسەکانمان بکەین لە خزمەتی بەڵام با تەنها بێت تێدانەوە لە پای بگرین انشاءالله لە ماوەکانی داهاتوودا
حلکردنی کێشەکانمانەوە هەوڵ دەدەین شەوانە لەگەڵتانە بین ئینشاءالله. میعاد دەپرسێ شەفتوو لەسەر چی وەرمەگرێ بەڕێزەکەم 3 جار وەڵامی بەڕێزمان داوەتەوە لە شارەکانی دیکە ئەو فۆنمرەیە زۆر دائەبەزێن لەبەرەوەی لەگەڵا حسابەکەی بەڵام لە دۆڵەکە لە ئاکرێ لە هەندێک کۆنێ و ئێواران لە زاخۆ بە هەمان لە تۆیە لە دهۆک بە پەروەردەی بناڵەوانە هەندێک بەشەکان شملی بەڕێزت ئەکا ئینشاءالله. نیهایەت یاسین ئەڵێ بە پاڕانەوی ئێواران داخلی ئەدەن بەڵێ من ئەوەندەی ئاگادار بووم دایانەوە هیچ بەڵام هەندێک شوێنە ئەنووسن کە داخلی نادەن. کاک تاها کەمال ئەڵێ بە نمرەی 56 یان بەجاهەتمانگەی سەرکردنیان پاڕانە وەڵای بەڕێزەکەم لە حکومیە نییە لە غێری حکومیش نازانم معلوماتم بەو سوالە لەسەر ئەهلیەکان نییە داوای لێبوردنەکەم. ئاخر پرسیار کاکە هەندی جواب بدەینەوە بۆ ئەوەی دڵی لێمان نەڕەنجێت. هەردی هێرش ئەڵێ مامۆستا بۆ ڤێرتەنەری پۆلی تەکنیکی سەخلاوە بۆ پەیمانگە بەشی ئێواران دەرەجەی 50% دەگرێ بە شێوەی ڕاستەوخۆ شێوەی ناڕاستەوخۆ هیچ هیوایەکم هەیە بۆ ئەوە وەڵاهی بۆ ڕاستەوخۆ نازانم ڕاستەوخۆ کاتێک ئەکرێتەوە ئەگەر بەشەکە کوچەکانی پڕ نەبێتەوە بەڵام وای دیکە لەبەرەوەی معدەل لە 55 کەمترە ئەگەرەکەی تۆزێک کەمە بەڕێزەکەم. خۆشەویستان خۆشحاڵ بووین بۆ ماوەی ساعات سپاس بۆ ئێوە لەگەڵمانە بوون دەستان خۆش بێ لێرەوە ئەمێ داوای لێبوردنیشتی تەواو لە هەموو ئەزیزانم بکەم کە ئەم ماوەیە وەکو پێویست نەمتوانیوە وەڵامی بدەمەوە ئەویش لەبەر سەرقاڵین بە ئیشکارەکانی گواستنەوە و دابەزین پۆلی تەکنیکی هەولێرە زۆر سەرقاڵین گەردنمان ئازاکەن هەوڵ دەدەین ڕۆژانە بەپی کاتەکانمانەوەی کە هەمانە هێواش هێواش پرسیارەکان وەڵام بدەینەوە هەم لە ئینستاگرام هەم لە یوتیوبە هەوڵێکی هەوا ئەدەین کە پێش ئەوەی بگەینە مانجینەوە ئینشاڵڵا هەموو پرسیارەکانمان وەڵام دابێتەوە و کەس دەبێ وەڵام نەمابێتەوە ئینشاءالله و وەکو دیشم ئینشاءالله لە ڕۆژانی داهاتوە زیاتر لە لایڤەکانە پێتان ئەگەینەوە بە هیوای ئەوەی سوپاستانەکەم بۆ لێرەشەوە یەک خاڵی دیکە گرنگ هەیە پێتان بڵێم ڕۆژی لە خزمەتتانە بین لە سمینارێک تایبەت لە شاری هەولێرە ئینشاءالله خۆشحاڵە بین کە هەمووتان دەبن دەستخۆشیتان لێکام سەرکەوتوو بن سپاس بۆ بەشداریتان لەگەڵمان بە هیوای سەرکەوتنی ئێوەی خۆشەویست ئینشاءالله.